سڵاوتان لەبێ هاوڵاتیانی بەڕێز ئەفرۆکە لە سەرتاسەری عێراق و لە هەرێمی کوردستان کە دەنگدانی گشتی بوو لە پرۆسەیەکی ئارام و دیموکراتیانە خەڵکی کوردستان و عێراق بەشداری دەنگدانی کرد. ئێمە وەکو هێزە ئەمنیەکان هەم قایمقامیەت وەکو سەرۆکی لیژنەی ئەمنی بەڕێوەبەراتی ئاسایش بەڕێوەبەراتی پۆلیس لەبانیەوە ئێمە هەوڵماندا کەوا کەشێکی ئارام بۆ دەنگدان فراهم بکەین و تا حدێکی باش ئێمە لەو بابەتە سەرکەوتوو بووین. ئەمڕۆ کە هیچ شتێکی نەشاز و نەخوازراو بووینەدا ئەوەی ماوەتەوە کە لە ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن ئێمە هێزێکی پێویستی ئەمنیمان لە ناو شار بڵاو کردوتەوە بۆ ئەوەی کە بتوانین کۆنتڕۆلی ئەو بابەتە بکەین کە ئەو دیاردەی تەقەکردن کە لە ناو شارەکان ڕوودەدات و لێرەوە داوا لە هەوڵاتیانی بەڕێز دەکەین کەوا هاوکاری هێزە ئەمنیەکان بن و ئەو دیاردەیە کە بەڕاستی داوا لە هەوڵاتیانی بەڕێز بکەین خۆیان لە دوور بخەن، چکە بەڕاستی ئەو هێزە ئەمنی کە لە ناو شاردان دراوە هەوڵمانداوە کۆنتڕۆلی ئەو بابەتە بکەین و هەر کەسێکیش بەڕاستی پابەند نەبێت ڕێوی شوێنی یاسایی بەرامبەر دەگرینە بەر. داواکارین کەوا لە هەوڵاتیانی بەڕێز ئەو دیاردە کە بە دیاردێکی زۆر ناشارستانیە خۆیانی لێ بە دوور بگرن و بۆ ئەوەی کە بەڕاستی هەوڵاتیانی بەڕێز لە کەشێکی ئارام ئەنجامەکان و نەتیجە و ئەنجامەکانی هەڵبژاردن بە ڕێگایەکی تر کەوا دەری ببڕن کە خۆشیەکانی خۆیان.